ئەرە ڕۆڵە بۆ ناچی ئالەوێ دانیشی کوڕی باوکم تۆزی ئەتەچێتتان هەبێت چۆزێ جوان دانیشە دەبڕایە بۆ بەم لەو نووساوی مام حەیدەر ئێمە ڕێز لە میوانەگرین خوا نەکا میوانێ بێتە ئەم ماڵە ئێتر ئاوا لە خزمەتی ئاوا دانیشین باشە کاکەی و دەتۆزێ بە ئەتەچێت دانیشن بۆ ئاوا دانیشتون بەم لەو نووساون هەر مردم لە برسادا سەپاری و نان و ماستم بۆ بێنا کاکە حەیدەر نان و ماست بۆ تۆ زانیت چ نانێک لە ماڵەیە دروست کراوە برنجی کوردی برنجی درێژ مریشک ئەنواع تەعام بەخێر بێی ئەمە چییە؟ چی وەش نەکەمە ئەڵێ بەخێر بی بەخێرات لە ئێوە ئاوایە سەلامە و بیدادت جان ببوورە تەخیری ژاتم یاخوا بەخێر بێ فاخی گیان ئەو دەسانە و ماجەکەم بم بەرەو بۆ ئوتێلەکە خەریکە شێ دەبم گۆرە ئەوتێلێتی حەیدەر تۆ قسە بە من ئەڵێ لە ماڵی من نایت بێ قەزا بێگە تەنگاوی دەهەسە بیگەێنە نانەبا بە تەنگاوی چی کوورە خەریکە ئەمرم لە برساتە کاکە جیافریا بکەوە بەسە چاوتە نان حازرەکە خەجێ تۆزی خێراکە نانەکە بێنە باشە ڕازەکە دە خێرا پاروێنانم بەنێ بابی کەم بە زەهری مار بوو بڕۆ بڕۆم چییە و تۆ بەجە دیتە جاری یەک گڵۆپی بەنزینم هەڵبووە لێرەشەوە بۆ سەر جادەی ڕئیسی سێدانە سەعاتە بێ قەزابی ئەوە هەر لێرەی خەجێ دەڕاکە نان حازرکە باشە خلە دەبڕە تۆ نەگیرێ بۆ خاتی قەزابیە ئەوە چییە نازەم هەست دەکەم زۆر نامورتاحی ئەمڕۆ یەکەمینیا زۆرم برسیە دووهەمینیشان ئاقلی و کردووە کەژنە بوو ئەمە نەهێناوە وەڵا بۆم هێناوە نەبابە وەڵا نزیکی نیو دەرزەن بەس مەناڵی هەیە ماشەڵڵا ئەی ژنەکەی نابینم وەڵاهی بینی خۆمان بێت حەیدەر تۆداوە وەڵڵا باوکم ناحەقی نییە ئەمە ئەتوار و ئەخلاقی وەڵا منیش بم بە دیاریەوە دانانیشم بەس مناڵەکان نابینم ئەوە کە میوانمانێت مناڵ ئاوا بێت دەنگە مودەب ڕێک و پێک کەس نوتق نابێت کێ پێم خۆشە زۆرم دانیشە کوڕم ڕۆڵە دانیشە بە قوربان دانیشە یە ئەڵڵا پێغەمە دەلاچن کوڕم لات کورە میوانمان هەیە کچم بووە ماشەڵڵا کە بە ئەدەبە دەفەرمو فەرمو ئەو حەیدەر کووە حەیدەر چیە باوکم کورە میوانەکەمان ناڕەسەن دەبڕ بیەنە فەرمو کا حەیدەر کاکە خەجاڵەتم پاخە قەلەکە نێر بوو یا مێ وەڵاهی وابزانم مێر بوو نێر بوو مێ بوو نێر بوو فەرمو فەرمو خەجە کوێ بۆشت مناڵەکان حەمویان خۆن ئەم هەی تۆ ئاشدای منی سووتانەوە دەبڕ لا تو دەی حیا و شەرەفیشم چوو یاخوا بەخێر بن سەر چاو ئەیکوا قاپ دا خۆ تۆ میوانی دەڕات چێشە دەسە دەدەی لەواش کەوچێکیش بەرێ ها بە قوربان دەی شەرمەکە دەی تێکە دەدەی ئەڵە باشە فاخی ئەوم کەوچکانەتان بۆ جوانی داناوە لەسەر سفرەکە ئەخ بەدەست لەزەتێکی کەی هەیە ئێڕۆڵە با تۆزێ گۆشتان بێڵێتەوە بۆ هەموویتان خوارد مناڵ چی لێکەی تۆزی ئەتەکێتان هەبێ بە کەوچەکەی باشە ئیشلەکەی چۆ نەخۆری ئەوە بۆ چییە حەیدەر بۆ لە خۆ گۆڕاوی کاک حەیدەر ژیانە هات دوای منجەکەم خۆی سولەکەم قیمەت تۆلە